و لێرەوە دەمەوێت سوپاسی سەرجەم ئەندامان و دۆستان و لایەنگران و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بکەم کە لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن و لە ڕۆژی هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر گەرم و گۆڕ دڵسۆزانە لێبڕاوانە خواویستانە و خۆنەویستانە لە ئەو پرۆسەیەدا بەشداریان کرد و هانی خەڵکیاندا کە بچن سەر سندوقەکانی دەنگدان و متمانە بەخشین بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و لە ڕۆژی دەنگدانیشدا کاراسانی زۆریان کرد بۆ پرۆسەکە بۆ خەڵکانی دەنگدەر بگواستنەوەیان لە شوێنە دوورەکانەوە بە بەشداریکردنی بەرچاوی چاودێرانمان لە سەر سندوقەکانی دەنگدان بۆ پاراستنی متمانەی خەڵک بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و پاشانیش بەردەوام بوونیان تا درنگانێکی شەو تا بەرەبەیان لە پاراستنی متمانەی خەڵک خۆشبەختانە توانیمان هەم متمانەی خەڵک بەدەستبێنین هەم پارێزگاریشی لێ بکەین بۆیە لێرەوە زۆر سوپاسی سەرجەم برایان و خوشکان و سەرجەم ئەندامان و دۆستان و لایەنگران بە تایبەت چاودێرە بەڕێزەکان چاودێرانی کیانی سیاسی و ئەوانەی کە تا درنگانی شەو بە دیار دەنگکان و بە دیار سندوقەکانەوەمانەوە سوپاسیان دەکەین خۆی گەورە پاداشیان داتەوە و دووبارە سوپاسی خۆمان ئاراستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کە بە ڕێژەیەکی باش لەو پرۆسەیەدا بەشداریان کردووە بە ئەندازەیەکی باشیش متمانەیان بەخشی بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی.